کەمبوونەوەی خواز لەسەر بنزین تا دێت نرخەکەی زیاتر دادەبەزێنێت. لە ماوەی ئەم مانگەدا نرخی بنزین بۆ هەر لترێک 50 بۆ 75 دینار دابەزینی بەخۆیەوە بینیوە. پێشتر لترێک بنزینی نۆرماڵ گەیشتە سەر 1000 دینار، بەڵام ئێستا دابەزیوەتەوە بۆ 950 بۆ 925 دینار. دابەشکردنی بنزینی عراقیش بۆ شۆفێرانی تەکسی هۆکار وە بۆ کەمبوونەوەی خواز لەسەر بنزینە بازرگانیەکە و شۆفێرانی تەکسی دەڵێن ئەگەر بنزینی عراقیەکە نەبوایە ئێستا نرخی بنزین زیاتر بەرز دەبوویەوە. هۆکارەکەی بنزین ئەم فترەیە پێم وایە هۆکاری ئەوەیە خەڵک هەر ئەم فترەیە پێش ڕەمەزان ئەم ئەزمەیە بە پێشەوە هاتووە پێشەوە گرانی و ناڕەحەتی و بێموچەیەوانە بوو. ئێستاش هۆکاری بنزین ئەڵێن دێت ئێستا لە عێراقەوە ئەیێنن، ئەمجا کۆمەڵێک توجارەکانیش زۆربیان لە حدودی ئێرانەوە پێم وایە تەنکەرێکی زۆریێت، بەڵام کەس نازانە چی بەسەرێت، نازانم بۆ کوێ ئەڕوات بۆ کوێ یێنن. پێم وایە هۆکاری ئەم بنزینە ئاوەکەم بۆتەوە و ئێستاکە زۆر بووە، هۆکاری هەر مەسەلەی حکوومەتەکەی حکوومەت. شۆفێرانی تەکسی لە بنزینە عراقیەکە ڕازین و داواکارن بەردەوامی هەبێت و ڕێژەکەی زۆرتر بکرێت. بۆ پارێزگای سلێمانی هاوکات دەڵێن بەردەوامی دابەشکردنی بنزینەکە کاریگەری زۆری هەبووە لەسەر هەرزانبوونی بنزینی بازرگانی. خۆی داوەزێت ئەگەر شتێکی تۆزی هەرزانترش هەبێت بەس ئەم شەخصەوەنەوە نەبایە قەنەعەتی وەچوو بۆ 1500 کە محەسەن ئەمانە وەچوو بۆ 1000 کاکە چوو بۆ 1050 چوو بۆ 1025 بەس کە ئەم پەیا بوو ئەمە حکوومەتی عێراقی نێری خۆی ئەمان نییە، ئەگەر ئەمان بیکە ئەمان بەحادی داکرد. قەنەعەتی تۆ ئەو بنزینە عێراقیە بەردەوام بێت بنزینی تیجاری دابەزێت؟ زۆر دابەزێت. ئەم بنزین ئەمە محەسەنیشە نەک نۆرماڵ، ئەمە دەرەجەیەکە ئەم بنزینە ئەوانەی خۆمان هەر بە کەڵک نایە براکە نە بەخوا جاری وایە هەر وەکو واوتێکەی وایە. بەشێکی دیکە لە شۆفێران نیگەرانن لەوەی جیاوازی دەکرێت لە نێوان پارێزگای سلێمانی و پارێزگەکانی دیکە. بڕێکی کەمتر بنزینی عراقی دێتە سلێمانی و تەنها لە 3 بنزینخانەش دابەش دەکرێت. ئەمە لە سلێمانی جەنا 2 بنزینخانەیان داناوە بۆ تەکسی، ڕۆ بۆ هەولێر 6 بنزینخانەیان بەس بۆ تەکسی داناوە. جا لێرەمە سیستەمی تاکو جوودە ڕۆژی وایە جوودەکە نادرێت بۆ 2 ڕۆژ دوای ئەوەی تر هەر بەرە ناکەوێت بە تەمانە بیتای 7 بنزینە بەرکەوێت. بەپێی زانیاریەکانی پەیام نرخی بنزین لەوەی هەیە زیاتریشدا دەبەزێت، چونکە بنزینخانەکان ناتوانن ئەو بڕە بنزینەی هەیەە هاوشێوی پێشوو ساغی بکەنەوە، چونکە خواز لەسەری کەم بۆتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.